ئەسب خەونی خۆمە. ئەچی بۆ لای ئەسب ئیتر هەموو شتێکە بیرەچێتەوە. چەندێک خۆشی هەیە ئەو نەژ ناخۆشی هەیە. ڕوبەڕووی حاڵەتی شکانە بیتەوە، پەراسۆشکان، دەستشکان، قاچشکان، یعنی هەموو شتێک. سڵاو لێبێ ئەم کاتەوە باش. سڵاو لە تۆش باشی تۆ حاڵە. باشە تۆ لە کۆمپانیای ماڵپاکردنەوە سا بۆ لای ئەسب چێکی لای ئەسبە؟ ئەسب خەونی خۆمە. خۆتە؟ بەڵێ. ئەسب سواریەکەی؟ ئەی چۆن؟ هەفتانەیە یاخود چۆن؟ بەپێی کات و مەجال. چییە لە ئەسب لای تۆ بۆ نەچ هەستێکت بێ باشە کاتە لای ئەسبی؟ ئەچی بۆ لای ئەسب ئیتر هەموو شتێکە بیرەچێتەوە. بەڵێ. بەو شێوازێ؟ بەڵێ بە ئەکید. ئەسب سواریەکی چۆنیت؟ باشم. لە چ مستەوایەکەی؟ باشم، زۆر باشم. زۆر باشی. زۆر باشم. چەندێکە ئەسب سواریەکەی؟ 10 ساڵە. 10 ساڵە؟ بەڵێ. جەخوا بێ مامۆستابی ئێستا. ئەی چۆن؟ باشە چۆن ئەتوانی ئەسپەکە و جڵەو بکەی ئەگەر ئەسپەکە تۆزێ هار بێ؟ ئەسب کاتێککە هەستی بە تۆ کرد ئەسب ئاژەڵێکی زۆر هەستیارە باشە هەست بە هەموو شتێکەکە کە هەستی کرد تۆ لی ئەترسی ئەو جڵەوی تۆکە بەڵام ئەگەر تۆ لی نەترسای جڵەوی ئەسپەکەکەیت. باش جاری وایە بەخسە و ناکات من یەک جا لە حیاتمە سەرکەوتم کردمی بە فلیم و هاتمەوە. نە بەقسە دەکات هەوڵی لەگەڵابی بەقسە دەکات. وەڵام میز بڕوا بۆ ڕێگایەک ئەچوو بۆ هەموو ڕێگاکان بەس بە ناچوو بۆ ڕێگا ئەوە لی نازانی ئەبێ شارەزایت هەبێ. قەت بۆ لەسەر ئەسب بکەیتە خوارەوە؟ یەک جار ئەویش قاچی خزار لەسەر کۆنکرێتێک بوو بەڵام کەوتمە حاڵەتی مردن و بەتەماشم نەمان. ترس ناکە. بەڵێ چەندێک خۆشی هەیە ئەو نەژ ناخۆشی هەیە. ڕوبەڕووی حاڵەتی شکانە بیتەوە، پەراسۆشکان، دەستشکان، قاچشکان، یعنی هەموو شتێک ئەبێ چاوەڕوان بیت. ئەسبی تایبەت خۆتە یاخود بە کرێ بەردەوام بەکارێنی؟ ئەسبی تایبەت بە خۆم نییە بەڵام ئێمە خۆمان هەر باخمان هەیە و ئەسب سواریمان هەیە و شتێک نییە تایبەت بە خۆم بێ.